هۆکاری پەیدابوونی قەیرانی ڕوحی. جارێ مەبەستمان لە قەیرانی ڕوحی چییە؟ مەبەستمانەوە کە ئینسان هەست بکا وەکو چۆن جەستەیەکی هەیە و ئەو جەستەیە پێویستی بە خواردن و خۆراک هەیە، پێویستی بە خزمەت هەیە، پێویستی بە پارێزگاری لێکردن هەیە، بە هەمان شێوەش ئەو مرۆڤە هەست بکا کە ڕوحێکیشی هەیە، ئەو ڕوحەش پێویستی بە خواردن و خۆراک هەیە، پێویستی بە خزمەت هەیە، پێویستی بە پارێزگاری لێکردن هەیە، پێویستی بە پاکڕاگرتن هەیە و ئەگەر نەخۆش بە پێویستی بە چارەسەر هەیە. ئەگەر تەماشای کۆمەڵگای خۆمان بکەین و تەماشای دنیا بکەین بەگشتی، زۆر کەم بیر دەکەینەوە لەوە کە ئێمە خاوەنی ڕوحێکین و ئەو ڕوحەش داخوازی لە ئێمە هەیە. مەبەستم لە قەیرانی ڕوحی ئەوەیە، ئەو حاڵەتە کە ئینسان هەست نەکا ڕوحێکی هەیە، ئەو ڕوحە پێویستی بە خزمەت هەیە، پێویستی بە پێڕاگەیشتن هەیە، پێویستی بە سەرپەرشتیکردن هەیە، پێویستی بە ئاگالێبوون و چاودێریکردن هەیە. هۆکارەکانی من هۆکاری سەرەکی بۆ قەیرانی ڕوحی لە نێو خۆماندا وەکو کۆمەڵگایەکی موسڵمان لەوەدا دەبینەوە کە ئێمە لە ئیسلام دوور کەوتوینەوە. بەڵێ موسڵمانین، بەڵام لە ئاشنابوون بە ئیسلام، ئیسلامی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، ئێمە ئیسلاممان لەلان نامبۆ بۆتەوە. ئەو ئیسلامی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە هەر ئەوە ئیسلامە. ئەمما ئەوەی کە زانایەک دەیڵێ مجتهیدێک گوتوویەتی، طریقەتێک گوتوویەتی، مەذهبێک دەیڵێ، لایەنێکی سیاسی دەیڵێ، ئەوە تێگەیشتنی ئەوە بۆ ئیسلام. ئیسلامێک کە خوای پەروەردگار دەفەرمێ بە بەرنامەی ژیان بۆ پەسەند کردوون هەر ئەوەیە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە. ئەوەی دیکە هەمووی تێگەیشتنە بۆ ئیسلام، ممارەسەکردنی ئیسلامە، پراکتیزەکردنی ئیسلامە. جا دەگونجێ ڕاست بێ و دەگونجێ هەڵە بێ. ئێمە ئەو ئیسلامە کە لە قورئان و سونەتدا دەڵێن هەر ئەوە هەڵەوکەم و کوڕی تێدا نییە، نەک تێگەیشتنەکان بۆ ئیسلام و ممارەسەکردن و پراکتیزەکانی ئیسلامەتی. ئێمە بە حەقیقەت دەبێت دان بەوە دابێنین کە دووریمان لە ئیسلام هەیە، ئیسلامی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و ئەوەش کۆمەڵێک هۆکاری هەیە. بەڵام جارێ ئەوە وەکو بڵێ ناو نیشانە گشت شتێکەی هۆکارەکانی قەیرانی ڕوحیمان بریتێلەوە کە ئێمە وەک پێویست لەگەڵ ئیسلامدا ئاشنا نین، نەوەکو ڕاستێگەیشتن، نەوەکو چاکپێ و پابەند بوون. من زۆرجار لە کتێبەکانی خۆمدا گوتوومە ئینسان پێویستی بە دوو شت هەیە، زانین و توانین. جارێ شتێک دەزانی بەڵام نایتوانی. کابرا دەزانێت گەرە کێشان زیان بەخشە بەڵام ناتوانێت دەسیری هەڵبگرێ. مرۆڤ وەختێک تەواو دەبێت هەرچیش تە چاکەکانە بیان زانێ و بیشیان توانێت، لیان حاڵی بێ و لە خۆشیدا بیان کاتە حاڵ، هەم شارەزا بێ هەم کارا بێ، هەم حاڵی بێ هەم شتەکانی لە خۆیدا بکاتە حاڵ. کە ئەوە وەکو ئەهلی تەسەوف و عیرفان لەو بوارەدا پسپۆڕن و لە هەموو کەسێکیش لە هەموو توێژەکانیش لەو بارەوە سەرکەوتووتر بوون کە ئەڵبەتە ئەوانیان کە پابەندن بە قورئان و سونەت و شەریعەت و تووشی لادان و چوونە ئەم لاولا نەبوون. بۆ چونکە تەرکیزیان لەسەر ئەوە بووە ئینسان تەنیا بەوە چاک نابێت شتی چاک بزانێ، بەڵکو دەبێت شتی چاک بشتوانێ. جا تۆ بە عەقڵ شتە باشەکان دەزانی، بەڵام بەکوێ دەیانتوانی؟ بەدڵ. ئەو زانیاری و شارەزاییە دەبێت بێتە نێو دڵ و دەروونەوە، ببێتە قەناعەتێک، خۆشت بێ، پەسەندی بکەی، قبوڵی بکەی، ئەمجا پراکتیزەی دەکەیت. هەر وەکو چۆن ئەو دڵە گۆشتینە خوێن بە هەموو بەدەندا دابەش دەکات، بە هەموو خانەکانی لەش خوێن و خۆراک، طبعا خوێن بریتێ لەو خۆراکە کە بڵێن دەیگەیەنێ، بە هەمان شێوە دڵە معنەویەکەش کە پەیوەندی بەو دڵە گۆشتینەوە هەیە، لە دڵە معنەویەکەوە زانیاری و شارەزایەکان دەبن بە ئیرادەیەک و دابەش دەبن بەسەر هەموو بەدەندا. هەموو شانەکان و هەموو خانەکان و هەموو ئەندامەکانی جەستە دەگرنەوە. ئەوەی کە من سەرنجم داوە، ئەڵبەتە ئەو بابەتە بابەتێکی زۆر فراوان و بەلوق و پۆپە، من مەرج نییە بتوانم هەمووی باس بکەم، بەڵام ئەوەی من سەرنجم داوە یەکەمین کەمتەرخەم لە بواری قەیرانی ڕوحیدا تاکتاکی مرۆڤەکان خۆیانە. جا دیارە مەبەستمان لە چینی گەنجە، لە قورئان و کچان. ئەوە زۆر هەڵەیە ئێمە دەستی چاوری خۆمان بە خەڵک بسڕین، وەڵا خەتای حکومەتە، خەتای پەرلەمانە، خەتای ئەو حیزبەیە، خەتای ئەو
بەرپرسەیە خەتای دەرێ خەتای ژوورێ خەتای ئەوروپایە بەڵام خۆمان هیچ خەتامان نییە بەر لە هەر کەس مرۆڤ وەختێک تووشی نەخۆشیەک دێ خۆی خەتای خۆیەتی خوای پەروەردگار وا دەفەرمێ وما ئەصابەکم من مصیبەت فبما کەسەبەت ئەیدیکم هەر بەڵایەکتان توش دێ کردەی دەستی خۆتانە ئەگەر ئینسان واش بیر نەکاتەوە هەمیشە شان لە بنباری بەرپرسیارەتی دێنێتە دەر هەمیشە دەستی چەوری خۆی بە خەڵک دەسڕێت و هەمیشە هەڵەو کەم و کوڕەکانی خۆی وەکو خۆیان دەمێنەوە کەواتە بەرپرسیاری یەکەم و خەتاباری یەکەم بۆ کەسێک کە تووشی قەیرانی ڕوحی دێ حەقیقەت خۆیەتی لێ بۆ خۆت ئاگار لە خۆت بێت پاشان بەرپرسیارەتی دووەم و هۆکاری دووەم بۆ پەیدابوونی قەیرانی ڕوحی کە گەنجێک تازە پێگەیشتوویەک پەیوەندی باش نابێ لەگەڵ خوا ئیمانی باش نابێ بەخوا ئیمانی باش نابێ بە ڕۆژی دوایی بە فریشتەکان بە کتێبەکان بە پێغەمبەران نازانێت چۆن دەژی و بۆچی دەژی بریتێ لە ماڵ و خێزان ماڵ خێزان بابودایک بە پرسیارەتێکی زۆر گەورەیان لە ئەستۆیە بۆیە خوا سبحانه وتعالى سورة تحريم دا فرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة أي أواني برواتان هناوە کە پیاوان و ئافرەتان دەگرێتەوە خۆتان و ماڵ و خێزانتان لە ئاگرێک بپارێزن کە سوتەمەنیەکەی بەرد و مرۆڤە واتە بەوە بیان پارێزن لە ئاگر کە نەیەڵن تووشی گوناح و تاوان و لادان و ببن و نێڵن تووشی قەیرانی ڕوحی و قەیرانی سولوکی و ئەخلاقی ببن و هۆکاری دووەم هۆکاری سێیەم بۆ پەیدابوون قەیرانی ڕوحی ڕۆڵی نەرێنی و خراپی میدیایە میدیا بەگشتی واتە ڕاگەیاندن بە بەشی ئەلکترۆنی و کێسا زۆر پەرێستاندووە ئەو فەیسبوک و ئەنتەرنێت و تویتەر و هەموو شێوەکانی و بیندرا و بیسرا و خوێندراوە زۆر بەداخەوە دەڵێم من چوون بە وڵاتانی دیکەش لەم وڵاتەی ئێمەدا لەم هەرێمی کوردستانەی ئێمەدا وەک بڵێ بەتایبەت لە ئاستی بەرپرسان و لە ئاستی دەستڕۆیشتواندا وەک بڵێ پێمان شەرم بێ باسی ئیمان و ئیسلامەکەی خۆمان بکەین وەک بڵێ پێمان شەرم بێ باسی قورئان و سونەتی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە وڵاتان وانییە بۆ زانیاریتان جاری کەش لە مناسەبەتی دیکە باسم کردو گوێتان لە ئۆباما بووە باسی دینی خۆیان دەکات باسی خوا دەکات تا باسی ئیسلامیش دەکات هەموو ئەو بەرپرسانە کەسم نەبینی وەکو بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە ئاوا وەک بڵی هەست بە زۆرێک لە تێشکان بکە و هەست بەوە بکە کە نابێ باسی ئیمان و ئیسلام و قورئان و سونەت و شەریعەتەکەی خۆی بکە نابێ باسی ناسنامەی میلەتەکەی خۆی بکە هەرچی ڕاستیش دەبێتەوە دەڵێ موسڵمانم بەڵام کە لێی وەردەبیەوە لە گرنگی پێدانی لە خیتابی سیاسی لە ئیحتیمامی فیکری زۆر کەم بەشی ئیسلام موسڵمانەتی تێدا دەبینی ئەگەر بشبینی پاشان شارستانەتی مادیگەری کە بەسەر دنیای ئێستادا دەستڕۆیشتوویە کە من ناڵم شارستانێتی ڕۆژ ئاوا چونکە ئێستا ڕۆژهەڵاتیش هەروەکو ڕۆژ ئاوا هەمان ئەو بەهایانە و هەمان ئەو شتانی کە سەرەتا لە ئەوروپاوە سەری هەڵدا لە ڕۆژ ئاوا و هەموو لەلایەک هەموو دەوڵەتان و تەبەنی کراون کە بریتێ لە چی وەکو گوتم بریتێ لە دابڕان لە خوا سبحانه وتعالى بەگشتی دابڕان لە بەها ڕوحیەکان دابڕان لە ڕۆژی دوایی ئەسڵەن لە فەرهەنگی خۆ بردنە دەری و تەنیا چاوسڕداگرتن لەسەر جەستە و لەسەر دنیا و لەسەر تێرکردنی غەریزەکان کە ئیسلام هیچ گرفتی نییە لەگەڵ جەستە و لەگەڵ داخوازیەکانی جەستە و لەگەڵ تێرکردنی غەریزەکان بەڵام بە شێوەیەکی شەرعی و ڕێک و پێک بەڵام دەڵێ ڕۆحیشت هەیەتەوە مرۆڤ دنیا هەیە گرنگی پێ بدە بەڵام قیامەتیش هەیە خەڵک هەیە ڕازیان کە بەڵام خوش هەیە سبحانه وتعالى هەر شتە دەبێ بەقەدەر خۆی گرنگی پێ بدرێەوە حیسابی بۆ بکرێ ئەو شارستانەتی کە ئێستا هەیە شارستانەتێکی مادیە شارستانەتێک کە وەکو ئاژەڵ تەماشای مرۆڤ دەکات وەکو تەنیا لایەنە مادیەکەی تەماشا ژیان دەکات حیساب بۆ لایەنی ڕوحی مرۆڤ ناکات حیساب بۆ لایەنی قیامەتی ژیانی مرۆڤ ناکات و حیساب بۆ لای خوا ناکات و حیساب بۆ وحی خوا ناکات سبحانه وتعالى کە ژیانی ئینسان ڕێکخا حەڵاڵ و حرامی بۆ دیاریکە سنوورەکانی بۆ دیاریکە ئێمە دەبێ وریابین ئەوەی چێکرد لە هۆکارەکانی ئەو بۆشایە ڕوحیە و قەیرانە ڕوحیەی کە بەگشتی تێکەوتوین بە تایبەتی چینی گەنج و تازە پێگەیشتومان
پاشان بەرنامەی خوێندن یعنی کتێبەکان کە دەخوێندرێن لە هەموو قۆناغەکانی خوێندندا هەز دەکەم ساڵ بۆ ساڵێ ئیسلامەتی و دینداری تێدا کاڵ دەبێتەوە ساڵ بۆ ساڵە تێدا کاڵ دەبێتەوە کەم دەبێتەوە ئاەتەکان کەم دەکەنەوە فەرمایشتەکان کەم دەکەنەوە شتێکی وایە کە هیچ کەسێک ئەسڵەن تامەزرۆی پێناشتی نەکرد پێ تێر نابێ هەر تامەزرۆیشی پێناشتی کە ئەوە بەرپرسانی ئەم وڵاتە دەبێ و پرسیارە لە خۆیان بکەن ئەو بەرنامە بۆ چێ دادەنێن بەرنامەی ئەو خوێندن وەزارەتی ئەوقاف دەبێ هەڵوەستە بکایەکی زانایان دەبێ هەڵوەستە بکا وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و خوێندن دەبێ هەموو ئەوانە هەڵوەستە بکەن ئەرێ ئێمە میلەتەکەمان چ میلەتێکە ئێمە لە سویدین لە نەرویجین یاخود ئێمە لە کوردستانین و میلەتەکە ئێمە چییە مسڵمانە یاخود مەسیحیە یاخود چییە پاشان کرچی و کاڵی و کەمتەرخەمی نێوەندە ئیسلامیەکانیش ئەویش کاریگەری سەلبی هەیە بۆ ئەم قەیرانە ڕوحیەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا پێش هەموو کەس لایەنە ئیسلامیەکان بەخۆشمانەوەکو کۆمەڵی ئیسلامی لایەنە ئیسلامیەکان کەمتەرخەمیان هەیە لایەنە ئیسلامیەکان من لێرەوە دەیڵێم زیاتر توانای خۆیان چڕ کردوتەوە لەسەر کاری سیاسی لایەنە ئیسلامیەکان دەبێ بزانن کە هەنا و هەوێن و نێوەڕۆک و کاکڵی کاری ئیسلامی بریتە لەوە کە خۆمان و خەڵک وا لێ بکەین زیاتر بۆ خوا بسوڵحەیە ئەوە کاکڵەکەیەتی ئەوە هەناوەکەیەتی ئەوە هەوێنەکەیەتی پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام هاتوون خەڵک بکەنە بەندەی خوا پێکەوە بیان کەنەبرا دادگەریان لە بیندا بچەسپێنن لە ڕووی ژیانی دنیایەتی بەڵام بیشیان کەنە بەندەی خوا تەنیا خوا بپەرستن واتە زاتێک کە لە ژیانیاندا لە هەموو شتێک و هەموو کەس خۆشەویستتر بەڕێزتر گەورەتر و ساملێکراوتر و پشت پێ بەستراوتر مل بۆ کەسکراوتر بێ دەبێ خوا بێت سوبحانەهو وتەعالا ئێمە بەڕاستی وەکو لایەنە ئیسلامیەکان دەبێ دان بەوە دابێنین کە کەمتەرخەمی کورچ و کاڵیمان هەیە زۆر جار لەبەر سەرگەرمی سیاسی منافەسەی سیاسی وەک پێویست حەقمان نەداوەتە لایەنی ئیمانی و ڕوحی چی ئەندامانی خۆمان چ خەڵک و جەماوەریش بەگشتی پاشان دام و دەستگا فەرمیەکان وەزارەتی ئەوقاف دیشەتی زانایان ئەو دام و دەستگانەی دیکە فەرمی و نافەرمی کە بە حساب ناوەندێکی ئیسلامین خەم لە فیکری ئیسلامی دەخۆن خەم لە ئیسلام دەخۆن لە هەر ڕوویەکەوە حەقیقەت لەوانیشەوە کەم تەرخەمی و کەم و کوڕی زۆرە جۆرێک لە کەوتنە ژێر کاریگەری تەوژمی عەلمانی هەیە و پاشان تەوژمی سەلەفی جارێ من هەر ئەڵفەن کوزاری کە گوتومەوە لە کتێبەکانماندا باسمان کردو من تێبینیم لەسەر ئەو ناوە هەیە ئەو ناو لە خۆنانە ئەگەنا سەلەفی ساڵح پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوای سەلەفی ساڵح هاوڵانی بەڕێز کاکڵ و جەوهەری سەلەفی ساڵحن دوای جیلی دوای وان تابعین و تابعین ئەوانە پێشەوای ئێمەن هیچ کەسێک ناتوانێت بڵێ مسلمان و بە دوای پێشینی چاکی خۆی نەکەوێت هیچ کەس هەتا بە دوای پێغەمبەر نەکەوێت دەبێتە مسلمان هەتا بە دوای هاوڵانی بەڕێز نەکەوێت کە خوا دەفەرمێ لێیان ڕازیم ولا خۆمیان ڕازی دەکەم دەبێتە مسلمان هەتا بە دوای ئەو پێشەوانەمان نەکەوێت نابێتە مسلمان ڕێ ڕاز ناگرێت ومن يتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا هر کەسێ بە دوای ڕێی غەیری مسلم ئیمانداران کەوێ حواڵەی خۆی دەکەین و دوایی تووشی دۆزەخ دەبێت بەڵام شوێن کەوتنی پێشینی چاک بەڕاستی بە دروشم و شیعار نابێت تەنیا بە ناو لە خۆنان نابێت زۆر جار گوتومە پاکەتە خوێیەک لەسەری بروسە هەنجوین کە تامت کرد هەر سوێرە دەبێت ئەو پێشینەی چاکەی ئێمە عەقیدەیان چۆن بووە عیبادەتیان چۆن بووە ڕەوشت و هەڵس و کەوتیان چۆن بووە چۆن بۆ خوا سوڵحاو بوون چۆن بۆ خەڵک دڵسۆز بوون چۆن لەگەڵ خەڵکدا گونجاو بوون چۆن خۆ بە کەمگر بوون نەک خۆ پەسەند سەلەفی ساڵحی ئێمە زۆر خۆ بە کەمگر بوون قەت ئیدعای زلزلیان بەسەر خەڵکدا نەکردو بڵێ وەڵام بەهەشت بۆ ئێمەیە بەڵام ئێوە هەمووتان جەهەنەمین قەت شتیوان نییە جا
ئێستا هەندێک کەس کە ئەو ناوەی لە خۆ ناوە حەقیقەت وەک بڵێ جۆرێک لە مزایەدەکردن بەسەر خەڵکی دیکەوە کە وەڵام من لەسەر ڕێی سەلەفی ساڵح مەدی خەڵکی دیکە لە شوێن کەوتنی سەلەفی ساڵح خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانانە مسلمانان هەمویان دێ بە دوای سەلەفی ساڵح کەوت بەڵام ئایا لەسەریان پێویستە ئەو ناوە لە خۆ بنێن نەخێر بۆ خوا یەک ناوی لە ئێمە ناوە هو سەماکم المسلمین من قبل وفي هذا لسورة حج خوا دەفەرمێ خوا ناوی لە ئێوە ناوە مسلمان لە پێش ئیسلامدا و لەم قورئانەشدا ئێمە یەک ناومان لێنراوە بۆ ئەوەی کە کۆمان بکاتەوە مسلمانی ملکەچین بۆ خوا هەروەها ڕەوتی طریقەت و تەسەووفیش تەمانە من کە باسی ئەوە دەکەم یعنی دەڵێم ئەوانە چاکەیان هەیە بەڵام کەم تەرخەمیشیان هەیە پێشێ بانی باسی خۆمانم کلایانە ئیسلامیەکانم کرد هەمووان کەم تەرخەمیمان هەیە لە پەیدابوونی ئەو قەیرانە ڕوحیەی کە لە نێو زۆرێک لە گەنج و لاوەکانماندا هەیە ئەهلی طریقەت و تەسەووفیش کە ئەسڵەن ئیشی ئەوان ئیشی تەزکیە و تەسەووف وەکو من تەمان لەو بارەوە دوو کتێبم تا ئێستا نووسیوە ڕێگەی ساڵح بن و بەرەو خواچوون و ژیانی گیان یا گیانی ژیان هەردووشیان دەربارەی تەزکیەی نەفس و لەو بارەوە کە ئینسان چۆن زیاتر لە خوا نزیک بێتەوە بۆ خوا سوڵحێ بەڵام لە بواری ئەوانەی کە ئەهلی طریقەت و تەسەووفیشن شتی زۆر تێکەڵ بە دین دەکرێت شتی داهێدرا و شیرکیات ئەمجا بە پیرۆزگرتنی هەندێک کەس کە ئەو تەقدیس و تەعزیمە تەنیا بۆ خوا شایستەیە و ئیعتیماد خردنە سەر هەندێک خەون و خەیاڵ هەندێک حیکایات و بەسەرهات لە زیاتی ئەوەی کە ئێمە پشت بە قورئان و سونەت ببەستین کە قورئان و سونەت دوو سەرچاوی ڕوون و بێچەند و چوونی ئیسلامەتین کەواتە بەگشتی ئێمە هەموو ناوەندە ئیسلامیەکانیش هەمویان کەم تەرخەمی و کرچ و کاڵیان هەیە و حەقیقەت وەک پێویست بە ئەرکی سەرشانمان هەڵنەستاوین بۆ ئەوە کە کۆمەلگاکەمان بەگشتی چینی گەنج و لاومان بە تایبەت لە ڕووی ڕوحیەوە تێرکەین لە ڕووی ڕوحیەوە تێریکەین چاک پەیوەست بن بەخواوە چاک دینداری بکەن چاک تەعەبود بۆ خوا بکەن چاک خۆ بڕازێنەوە بە ڕەوشی بەرز و جوان و خۆ بژارکەن لە سیفەتی و خودو خدەی نزم و خراپ